سڵاوتان لەبێ کاتتان باش دیارە سەرەتای مانگی شوباتی هەموو ساڵێک بە هەفتەی لێبوردەیی ناسراوە لە تەواوی جیهاندا ئەمڕۆ لە شاری سلێمانی بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقافی سلێمانی و لەگەڵ بە هەمانگی ڕێکخراوی دیالۆگ لێرەدا کۆنفرانسێکیان ساز کردووە بۆ تەواوی ئاین و پێکاتە جیاوازەکانی سنووری پارێزگای سلێمانی دیارە چەندین ئاین و پێکاتی جیاواز لە سنووری پارێزگای سلێمانیدا بوونیان هەیە و لێرەدا لە پانێڵێکدا دیدارێکی تایبەت بۆ ئاین و پێکاتە جیاوازیانە سەبارەت با لێبوردەی بەڕێوە دەچێت من بۆ زانیاری زیاتر لەسەر بەڕێوەچوونی کارەکانی ئەمڕۆی کۆنفرانسەکە بەڕێز فەریدون غەریب بەڕێوەبەری گشتی ئەوقافی سلێمانی لەگەڵدا بێ کاک فەریدون سڵاو لێبێ ئامانجتان لە سازکردنی ئەم کۆنفرانسە چییە؟ ئامانجی ئێمە لە کۆکردنەوە و سازکردنی ئەم دیدارە وەک بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقافی پارێزگای سلێمانی و ڕێکخراوی دایالۆگ و کەڵتور کۆکردنەوەی نوێنەری ئاینەکانە بۆ ئەوەی زیاتر یەکتری بناسن و بۆ ئەوەی ڕۆحی لێبوردەیی و یەکتر قوبوڵکردن و خۆشەویستی و پێکەوە ژیانی ئاینی و مەزهەبی زیاتر پەرە پێ بدەین و قۆڵی بکەینەوە لەوێشەوە ئەم پەیام بگەێنین بە خەڵکی خۆمان بە خەڵکی کوردستان چکە پەیامی هەموو ئاینەکان پەیامی مرۆڤایەتیە و خوددا هەمومانی بە جیاوازی خەڵق کردووە بۆ خواپەرستی بۆ ئاوەدانکردنەوەی زەوی بۆ هاوکاریکردنی یەکتری بۆ دژایەتیکردن و شەڕ و ئاژاوە خەڵقی نەکردوین بەڵکو پەیامی هەموو پێغەمبەران پەیامی ئاشتیە پەیامی برایەتیە پەیامی یەکتر ناسین و هاوکاریکردنی یەکتریە ئومێدەوارین کە لە هەرێمی کوردستانە لە ڕابردوو لە ئێستادا ئەم پەیامە خودداییە هەمیشە لە گەشەکردنا بووە لە پەرەسەندنا بووە لە ڕابردوودا کوردستان لانکەی حەزارەت و لانکەی ئاینەکان و لانکەی پێکەوە ژیان و لێبوردەیی بووە و شەڕ و شۆڕ و ئاژاوە و یەکتر سەڕێنەوە لەسەر ئەساسی جیاوازی ئاینی جیاوازی نەتەوەی و ئەمانە نەبووە بەداخەوە خۆی لەناو هەموو ئاینەکانە ئەو جیاوازیانە هەبووە و ململانەی و تونگ و تیژی بەرامبەر بە یەکتری هەبووە لە ئەوروپا هەبووە لەناو هەموو ئاینەکان هەبووە بۆ ئومێدەوارین ئێمە کۆتایی بە تند و تیژی و ڕەتکردنەوەی یەکتری بێت لە جیاتی ئەوە لێبوردەیی و یەکتر قوبوڵکردن و خۆشەویستی لە نێوان مرۆڤەکانە پەرەپسەنێت. لێبوردەیی لە نێوان ئاینەکانی هەرێمی کوردستاندا چۆنە گیانی یەکتر قبولکردن بوونی هەیە لە نێوان ئاین و پێکاتە جیاوازەکان؟ بەڵێ هەیە خۆی لە ڕاستیدا وتەیەک هەیە ئەبێ هەمیشە بەهێزەکان یاخود ئەوانەی کە زۆرینەن لێبوردە بن بەرامبەر بەوانی تر یعنی بۆ نمونە جوو لە هەرێمی کوردستان لێبوردە بێ ئەو ڕۆڵەی نییە وەکەوەی کە ئیسلام ئەبێ لێبوردە بێت لەبەرەوەی ئیسلام دینی زۆرینەیە ئەبێ ئەم لێبوردە بێ بەرامبەر بە ئاینەکانی تر بە هەمان شێوە لە ئەوروپا بێ مەسیحێت لێبوردە بێ بەرامبەر بە ئیسلام و بەرامبەر بە دینەکانی کە لە ئیسرائیل ئەبێت جووەکان لێبوردە بن بەرامبەر بە نەتەوە و بەرامبەر بە ئاین و پێکهاتەکانی تر بە هەمان شێوە لە هەموو دنیاە بۆیە ئەبێ هەمیشە ئەوانەی کە ئەکسەریەتن ئەوان لێبوردە بن بەرامبەر بەوانی تر لە کوردستانە ئەم کەڵتورە لە گەشەکردنایە لە ڕابردوو شاهەروا بووە و پێکهاتە ئاینەکان بەشداریەکی کاریگەر و گەوریان هەبووە لە بنیادنانی شارستانیەت و حکومڕانی و بەڕێوەبردننی باری کۆمەڵایەتی و ئابووری وڵاتە. فەریدون چەند پێکاتەوە ئاینی جیاواز لێرەدا درێژە کردەوە پێکاتە ئاینەکان ئێمە لێرە ئیسلام مەسیحی ئێزیدی جوو زەردەشتی کاکەی بەهایی هەیە بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ ڕوونکردنەوەی فەریدون غەریب بەڕێوەبەری گشتی ئەوقافی سلێمانی ئاماژەی بەوە کرد کە لێرە چەندین ئاین و پێکاتەی جیاواز بەیەکەوە دەژین و هاوکات ئاماژەی بەوە کرد کە گیانی یەکتر قبولکردن لە نێوان ئاین و پێکاتە جیاوازەکان لە گەشەکردندایە و لە ئێستاشدا ئەگەر هاوکارم متوانێت وێنەی دیدارەکەتان بۆ بگوازێتەوە کۆنفرانسەکە ئەم دیدارە بەردەوامە کە نوێنەری سەرجەم ئاین و پێکاتە جیاوازەکانی سنووری پارێزگای سلێمانی تێدا ئامادەن و دیدارەکە بڕیارە تاوەکو زیاتر لە کاتژمێرێکی دیکە بخایەنێت کە جگە لە ئاین و پێکاتە جیاوازەکان نوێنەری دام و دەستگا حکوومیەکان و ئەندامانی پەرلەمان و پارێزگاری سلێمانی لێرەدا ئامادەن باسی یەکتر قبولکردن و گیانی پێکەوە ژیان لەم پانێڵەدا باز دەکرێت.
إليكم بهذا اليوم وبهذا الملتقى الذي شرفني بكم خلاله السيد رئيس منظمة الحوار والثقافة والأعضاء الكرام من حضور المشاركة بهذا اليوم السامي بالمعاني الكريمة الطيبة الإنسانية الروحانية. من أرض فلسطين، من زهرة المدائن وعرق